لە شاری هێمسکێرک لە وڵاتی هۆڵەندا گەورەترین فێستیڤاڵی کولتوری جیهانی بۆ نەتەوەکانی جیهان بەڕێوەچوو. کاروان حەمید حەلاق یەکێک بوو لەو گۆرانی بێژە کوردانەی بانکەشتیە و فێستیڤاڵە کرابوو. بە دوو گۆرانی کوردی بەشدار بوو. یەکێک لە گۆرانیەکان گۆرانی هونەرمەندی خوا لێخۆش بوو شەماڵ سایب بوو. گۆرانەکەی دیکەش گۆرانێکی هونەرمەندی ناودار مەسەری خاڵقی بوو کە لەگەڵ ئۆرکێسترای فەنفارۆ و نزیکەی 50 میوزیک ژەنی بەناوبانگی هۆڵەندی و جیهانی تێیدا بەشداریان کردبوو. ئامەش بۆ هۆی سەرنج ڕاکێشانی ئامادە بووان بۆ پێی بەرهەمەکان تێکەڵ بوون بە کولتور و جلوبەرجی کوردی و بەشداربووان لەگەڵ چەند هونەرمەندێکی دیکەی جیهانیدا. هونەرمەند کاروان حەمید حەلاق کەسێکی چالاکە و لە زۆربەی چالاکی هونەرەکانی تاراوگا بە گۆرانی میوزیک و جلوبەرجی کوردیەوە بەشدار دەبێت. سێمین خولی فێستیڤاڵی هێمسکێرک کە لەلایەن ستێج تینک هێمسکێرک لە ڤێرنگتەوە ڕێکخراوە لە 31 ئاری ساڵی 2026 بەڕێوەچوو. ئامانجی فێستیڤاڵەکە ئاهەنگگێڕانە بە بۆنەی کولتور و هەمە چەشنی و کۆکردنەوەی خەڵکی لە پاشخانی جیاوازەوە. لەم چالاکیە بەرنامەی جۆراوجۆر پێشکەش دەکرێت کە نمایشی گروپە میوزیکە ناوخۆیەکانی هۆڵەندا لەخۆ دەگرێت. میوزیسیانە ئاماتۆرەکان و سۆسۆلیستەکانی پیشەگەریشی تێدایە.